کەسێک ئەو ڕاستیە زانێت کە حکوومەتی هەرێم توانای ئێوە هەیە موچە بە تەواوەتی بەبێ لێبڕین بات، بەڵام لەبەرەوەی بندیوارێکی زۆر لەم وڵاتەیە هەیە و ناشانوێت چاکسازی بکەن، چونکە ئەو بندیوار و ئەو موچەی کە ئێن بەوانە هەمووی پیاوی خۆیان و هەمووی لایەنگری خۆیان و هەمویان دەنگیان بۆیان و اینجا ئێستا کاتی ئینتیخابات نزیک بۆتەوە بەڕاستی هەڵبژاردن باوەڕ ناکەم حکومت بچێتە ژێرباریەوەی چاکسازی بکە، موچەی خەڵک بوو من دیوار ببڕێت و پاسەوانی مەسئولەکان ببڕێت و ڕێژیان خاتەوە، ئەوە لە مانگی چەندەوە 7 مانگە تا ئێستا چاکسازی نەکراوە. بەدەستیان قەزای بڕێگینە ئێستا خۆپارە زۆرە لەوە پێشنەوەتەکەمانەوی وڵا پارە ناکە و ئەوە ناکە، ئێستا خۆ دۆلار 4 قەت بەرز بۆتانە لەسەر ئەوە، بەس هەر حکومەت مەبەستی نییە مەعاشی و خەڵکە بات، ئەی ناتوانێت بەبێ لێبڕینیش هەموو مانگێ لە مەوعیدی خۆیان پارەی خۆی بات. پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت موچە دابین کا بۆ ئەم خەڵکە، بەس خۆی ئایا چۆن لێ ئەبڕێت دیارە مەسڵەتی خۆیتیایە، بەس تاسیرێکی زۆر لە بازار کردو لەم لێبڕینەدا، چکە هەموو کەسبین لە بازارەوە زۆر ئەگەڵمان لە بازار هەیە، کاتێک کە موچە بەڕێکەپێکی دابەشەکرێ بازار حرەکەتیەکەوێت، کاتێک موچە ئەوەسیەت بازار زۆر ئەوەسیەت ئەم خەڵکە کەواتە تەسیل لە هەموو میلەتەکات نەک لە بڵین مۆزەفەکەت چینی مۆزەفەکەت. وەڵام موچەی هەیە و لێبڕینەوە دابەشیەکات بەعزی خەڵک زۆر خراپە، من بەنسبەت خۆمە هاوسەرەکەم 450,000 هەیە، ئێستا لە مەعزای 360 وەرەگرین، 2 تەلەبەم هەیە، معیشەت قورسە گرانە، خەڵک نەخۆشی هەیە، کرێخانووی بۆ نایرێ، موچە گرانە، گرانی بە تەواوی بە خەڵکەوە دیارە. داواکارم لە حکوومەتی هەرێم ئەو مەعزی خەڵکە چاکە موچە چاکات بەڕاستی پێیەتی بۆ نایات بۆ چێتی بڵێ نییە پارە هەیە لەوانە لە 100 هەیە، بۆچی خەڵک داماوە بۆ خەڵک فەقیرە و مۆزەفە دەوامی خۆیەکە بە تەواوەتی مەعاشەکەی نایەن، ئەویش مستحقیشە، بەس بەخوا فەقیر لە سەر و هەموو شتێکەوە مستحقە، لە بەقام 3 ساڵە بەرمیلێنەوە تازەیە مەوەرمانی، یعنی خەڵک فەقیرە وەڵای هێزە من ڕۆژیە خۆم کرێکاری یەکەم کرێکارێکشم بەخوا دەست ناکرد، لەوانێ مۆزەفەکە لە حەدێکە باشترێ بووە، هەنی لە سەیاسەت لە سا 21 وڵای ڕەوان نییە، هەنی بەڕاستیەکەی لەشی ببرە کابرا دەوامی خۆیەکە، بەس داوا لە حکوومەتی شەکەین، داوا لە حکوومەت ئاور لە فەقیر بنەوە، ئەگەر وا بێت بەڕاستی حکوومەتێکی ئاوا بێت هەر نەبێ باشە، من کە خۆم خاوەنی شەیدەمەکڵم حکوومەت کە ئاوا بوو ئاگای لە فەقیر وەشار نەبوو، ئاگای لە کرێکار نەبوو، معنای نامێت حکوومەتی وامان ناوێت. وڵای ئەوان هەر ئەڵێن پارەی بەغدا نەکە کات کرد کاتێ پارەی بەغدا بگەیە موچە ئەوە نامێنەوە باشە بێ، ئێتر نازانی ئایا ئەم پارەی بەغدا کەی ئەگەیە و کەی ناگەیە، ئەوە ئەم مانگەوە 5 مانگە بەڕێنەوە 120 لە فەرمانبەران نەبڕن.